مەترسیەکانی دابەشبوونی هەرێم. ئارێز عەبدوڵڵا ڕای وایە: یەکەم، لە هەر بەرپرسێکی ئەم وڵاتە بپرسیت تۆبڵی هەرێمی کوردستان دابەش ببێتەوە، دڵنیام ڕاستەوخۆ و بێبیر لێکردنەوە بە نایەکی گەورە وەڵام دەداتەوە. بەڵام بەداخۆ من وای نابینم. هیوادارم لەمەدا هەڵە بم. ڕاشبین یەکەم لە هەستیاری و دڵسۆزیەوە هاتبێ و ئەوەی من بە مەترسی دەزانم ڕاستدەر نەچێ. بەڵام پێکنیهێنانی کابینەی حکوومەت و ڕێگنەکەوتن بۆ یەک هەڵوێستی بەرامبەر بەغدا و باجیا کارکردن باشترین نیشانی ئەو گومانانە. ئێمە ئەوانەمان دەوێ و ئەوانیش ئەوانە نادەن و پێشنیازی سێمیش نییە. کەواتە دەبێ هەر بەم شێوەیە و بەبێ گەیشتن بە هیچ ئەنجامێکی هاوبەش لە دەوری یەکدی بسۆڕینەوە. پارتی دەڵێ ئێمە دەنگی زۆر و کورسی زۆرترمان هێناوە، بۆیە مافی خۆمانە چی بدەین و چی نەدەین. یەکێتیش دەڵێ ڕاستە ژمارەی کورسیەکانت زیاترن، بەڵام بەبێ من کابینەت پێ دروست ناکرێ، بۆیە منیش مافی خۆمە ئەوەی دەمەوێ بۆم دابین بکرێ و بەدەستی بهێنم. ئەوەی جێگای سەرنجە هەردوو لامان دەزانین هەرگیز بە ژماری زۆری کورسی کابینەکە دروست ناکرێ. کەواتە ئەو خۆنەبانکردنەی پارتی لەبەر چییە؟ پارتی دەڵێ باشە ئەگەر ئەنجامی هەڵبژاردن لە بەرچاو نەگیرێ، هەڵبژاردن بۆ چییە؟ ئەوە ڕاستە، بەڵام خودی پارتی لە بەغدا هەڵوێستی پێچەوانەیە و بەلایەنە عێراقیەکان دەڵێ نابێ زۆرینە و کەمینە لەبەر چاو بگرن، بەڵکو دەبێ بە سازان ڕێکبکەوین. هەر بۆیە شایە دروشمێکی سەرەکی پارتی لەم هەڵبژاردنەی دوایی سازان بوو. یەکێتیش دەڵێ ڕاستی هێزی یەکەمە، بەڵام لەبەر هەل و مەرجی ئێسای کوردستان پێویستە بە سازان ڕێک بکەوین. بۆ بە سازان؟ چونکە هەرچەندە لە دوای 2009 تاوەکو ئەمڕۆ یەکێتی لە حکوومەت بەشدار بووە، بەڵام ئەوەندەی میوان بووە نیو ئەوەندە هاوبەش نەبوو. ئەوەی دیاریشە پارتی زۆر باش دەزانێ جیاوازی نێوان بەشداری و هاوبەشی چییە و باشیش هەست بە ئازارەکانی بەشداری ناهاوبەش دەکات. بۆیە دروشمی هاوبەشی بۆ عێراق بەرز کردووەتەوە و لەسەر بنەمای سازان و هاوبەشیش لە بەغدا گفتوگۆ دەکات. کەواتە ئەم یەک بان و دوو هەوایە چارەنووسی هەرێم بەرەو کوێ دەبات؟